یاریەکانی هەفتەی حوتەمی خولی تازە پێگەشتوانی کوردستان لە کۆمەڵێکەکەم هەولێر لە سەر یاریگای دووەمی خۆی میوانداری تازە پێگەشتوانی هەندرێنی کرد. هەندرێن پێشتر پێشنی باری پێشکۆتایی یەکلا کردەوە. هەولێریش بە پێویستی بە سەرکەوتن بوو بۆ گەشتن بۆ قۆناغای خودداسانکردنی ڕێگاکەی. لە خوڵی چێەکەم یاریەکە ناوژان لەدانێکی سزای بۆ تازە پێگەشتوانی هەولێرە ژمار کرد. فاتڕافت نەیتوانی سەرکەوتوو بێت لە گۆڵتەوانکردن و تۆپ ڕێگەی دەرەوەی گرت. لە نێوی دۆم و لە خوڵی 52 مستەفا قابیل بە نمایشێکی جوان و لەدانێکی بێست پەربەستی یەکسانیشکاند و گۆڵ یەکەم و پێشکەوتنی بۆ تازە پێگەشتوانی هەولێر تۆمار کرد. لە خوڵەکی 16 ناوژان دیار محەممەدی گۆڵکاری تازە پێگەشتوانی هەندرێنی بە کارتی سوور کردە دەرەوە. لە خوڵشی هەفتەیەکی ژێژا خۆشنا باسی سی مستەفا توانی گۆڵی دومیش بۆ تازە پێگەشتوانی هەولێر زیاد کرد. یارێکە ژەر بۆ ئەنجامە باکوەتان. ئەم ئەنجامە ژەندرێن لە پێشنگی کۆمەڵەکەیمە بە 15 خاڵ. هەولێریش کوی خاڵەکانی بۆ 13 خاڵ بەرز کرد و لە خانی دووەم و تەنها خاڵێکی پێویستە بۆ گەشتن یاری پێشکۆتایی هاوشێوەی هەندرێنی ڕکابەری. سەرکردێ خۆشناوە مستەفا قابل مەستەفا ئەبروکە ئەستێرە یاریێ بوو بۆدەریتێن لێدانەکە دەربەی هێڵازدای الکارە ئەمام حارس خۆشناو هەولێر مستەفا قابل مستەفا بجان تریشی و مستەفا بویێرزانە پێگۆڕ عەزۆز یوسف پێشەچی دەستخۆشی کەناڵەکەتان دەکەم تاکە کەناڵەکە لە ئەو یاریەکان ئامادە بێتن ئەوە جێگای شانازیە بۆمە دەستیان خۆش بێ زۆر پارە بەمە دەدەن تەمرینی زۆر باشمان کردیا هەتا بگرە ڕۆژە خیابیش نەبووینە تەرجیعی مدەڕیب و کاپتن و جومبور و ئەمانە عنی ورەمیان زۆر بەرز کردبووە عنی مەشقەی زۆر باشمان کردیا دەستی مدەڕیبەکان هەمویان خۆشی بەڕاستی کاپتن کاوە و کاپتن سەردار و کاپتن عیسا و کاپتن جوتیار و کاپتن مۆفەق هەتاوە بگرێ ئیدارەش پاڵپشتیمان دەکا بۆیە سەرکەوتنە بۆ زۆر بۆمە باش بووم ینی مەشقەکانمان زۆر بە باشی کردووە ئەمە دەستخۆشی لە یاریزانەکان دەکەین لە کاتی خۆیان بوون ئەوڕۆ بەنسبەتەوە یاریە بەڕاستی یاریەکە ئەمە بەسەکەتین لە چوار گۆشەی زێرین دەکرا باشتر یاری بکەین بەڵام نابژوان بەڕاستی یەک دوو هەڵی کوشندەی بەرامبەرێمە کرد بەڵام لەکنە مناسایە یاری تۆ پێە تەڕدی یاریزان و دەقە یەک جەزا لێدان و جەزال و 100% داهاتنیەکەشەوە یاریەکە لی نەدا ینی دەتوانم بڵێم ئەمە زیاتر ئەوەشمان پێوە دیار بوو کە تیبەکەمان چیتە چوار گۆشەی زێرین یاریزانەکان تۆزە بە ئیهمالی یاریان دەکرد بە سەراحەت دەبی لە ئەو دو یاریی ماوە دەبی زیاتر ئیشیان لەسەر بکەین بۆ لە چوار گۆشەی زێرین بتوانین تیبەکەمان وەکو باشتر ئاسی زارانی بگەڕێنەوە.